شوية بهشتا بزحمة دلا شوي كاكي جان بزحمة تأذية يا كرم شويني برسياري وانيا خوا عفويان كوا شوينيان بهشتا أو كافية كرم بزحمة حکومت اسلامی ایران چۆن دەبینن؟ بەدڵنیاییەوە کاریگەری دێ بەڵام خۆتان زانانی ئێران وڵاتێکی جلهێزە و وڵاتێکە کە خاوەنی دەستورێکی بەهێزە و مەقامی ڕەهبەریشیان هەیە لەوانەیە لە ڕووی معنەیەوە کاریگەری دروست بکە بەڵام لە ڕووی استراتیژیەوە بڕوا ناکەم چاوەڕێی کۆمیسیۆنی باڵا دەکەین و خۆتان دەزانن دوێنێ مەحکەمەی فیدرالی بڕیاری خۆی داوە و داواکاریەکە تەقدیم کرا ڕەت کرایەوە بە چاوەڕێ دەکەن لە زووتر کاتدا ئەنجام بدرێت. سوپاس. شوية بهشتا بزحمة دلا شوي كاكي جان بزحمة تأذية يا كرم شويني برسياري وانيا خوا عفويان كوا شوينيان بهشتا أو كافية كرم بزحمة حکومت اسلامی ایران چۆن دەبینن؟ بەدڵنیاییەوە کاریگەری دێ بەڵام خۆتان زانانی ئێران وڵاتێکی جلهێزە و وڵاتێکە کە خاوەنی دەستورێکی بەهێزە و مەقامی ڕەهبەریشیان هەیە لەوانەیە لە ڕووی معنەیەوە کاریگەری دروست بکە بەڵام لە ڕووی
استراتیژیەوە بڕواناکەم خبر بابژارەکان کاتێکا پێگەمانی شەر نەکرێتان ئەمە چاوەڕێی کۆمیسیۆنی باڵا دەکەین و خۆتان دەزانن دوێنێ محکەمەی فدرالی بڕیاری خۆیدا و ئەو داواکاریەکە تەقدیم کرا ڕەت کرایەوە بە چاوەڕێ دەکەن لە زووتکە کاتدا ئەنجام بدرێت. سوپاس. شوێنیان بەهەشتا بێزەحمەت دەراچوتی کاکێکیان بێزەحمەت تەعزیەیە کوڕم شوێنی پرسیاری وان نییە خوا ئەفویان کوا شوێنیان بەهەشتە ئەوە کافیە کوڕم بێزەحمەت حکومەتی ئیسلامی ئێران چۆن دەبینن؟ بەدڵنیاییەوە کاریگەری دێ بەڵام خۆتان زانانی ئێران وڵاتێکی جلهێزە و وڵاتێکە کە خاوەنی دەستورێکی بەهێزە و مەقامی ڕەهبەریشیان هەیە لەوانەیە لە ڕووی معنەیەوە کاریگەری دروست بکە بەڵام لە ڕووی استراتیژیەوە بڕواناکەم خبر بابژارەکان کاتێکا پێگەمانی شەر نەکرێتان ئەمە چاوەڕێی کۆمیسیۆنی باڵا دەکەین و خۆتان دەزانن دوێنێ محکەمەی فدرالی بڕیاری خۆیدا و ئەو داواکاریەکە تەقدیم کرا ڕەت کرایەوە بە چاوەڕێ دەکەن لە زووتکە کاتدا ئەنجام بدرێت. سوپاس. شوێنیان بەهەشتا بێزەحمەت دەراچوتی کاکێکیان بێزەحمەت تەعزیەیە کوڕم شوێنی پرسیاری وان نییە خوا ئەفویان کوا شوێنیان بەهەشتە ئەوە کافیە کوڕم بێزەحمەت
حکومەتی ئیسلامی ئێران چۆن دەبینن؟ بەدڵنیایی وە کاریگەری دێ بەڵام خۆتان زانانی ئێران وڵاتێکی جلهێجە و وڵاتێکە کە خاوەنی دەستورێکی بەهێزە و مەقامی ڕەهبەریشیان هەیە لەوانەیە لە ڕووی معنەیەوە کاریگەری دروست بکە بەڵام لە ڕووی استراتیژیەوە بڕوان ناکەم خبرە بۆ بژارنەکان لە کاتێکا تێگەمان ئیشەر نەکری پێتان ئەمە چاوەڕێی کۆمیسیۆنی باڵا دەکەین و خۆتان دەزانن دوێنێ محکەمەی فدرالی بڕیاری خۆیدا و داواکاری کە تەقدیم کرا ڕەت کرایەوە بە چاوەڕێ دەکەن زووت کاتدا ئەنجام بدرێت. سوپاس. شوێنیان بەهەشتا بێزەحمەت دەلا چوتی کاکێکیان بێزەحمەت تەعزیەیە کوڕم شوێنی پرسیاری وان نییە خوا عەفویان کوا شوێنیان بەهەشتە ئەوە کافیە کوڕم بێزەحمەت حکومەتی ئیسلامی ئێران چۆن دەبینن؟ بەدڵنیایی وە کاریگەری دێ بەڵام خۆتان زانانی ئێران وڵاتێکی جلهێجە و وڵاتێکە کە خاوەنی دەستورێکی بەهێزە و مەقامی ڕەهبەریشیان هەیە لەوانەیە لە ڕووی معنەیەوە کاریگەری دروست بکە بەڵام لە ڕووی استراتیژیەوە بڕوان ناکەم خبرە بۆ بژارنەکان لە کاتێکا تێگەمان ئیشەر نەکری پێتان ئەمە چاوەڕێی کۆمیسیۆنی باڵا دەکەین و خۆتان دەزانن دوێنێ محکەمەی فدرالی بڕیاری خۆیدا و داواکاری کە تەقدیم کرا ڕەت کرایەوە بە چاوەڕێ دەکەن زووت کاتدا ئەنجام بدرێت. سوپاس. شوێنیان بەهەشتا بێزەحمەت دەلا چوتی کاکێکیان بێزەحمەت تەعزیەیە کوڕم شوێنی پرسیاری وان نییە خوا عەفویان کوا شوێنیان بەهەشتە ئەوە کافیە کوڕم بێزەحمەت
حکومەتی ئیسلامی ئێران چۆن دەبینن؟ بەدڵنیاییەوە کاریگەری دێ بەڵام خۆتان زانانی ئێران وڵاتێکی جلهێزە و وڵاتێکە کە خاوەنی دەستورێکی بەهێزە و مەقامی ڕەهبەریشیان هەیە لەوانەیە لە ڕووی معنەیەوە کاریگەری دروست بکە بەڵام لە ڕووی استراتیژیەوە بڕوا ناکەم خبر بابژارەکان لە کاتێکا تێگەمانی شەر نەکری پێتان ئەو چاوەڕێی کۆمیسیۆنی باڵا دەکەین و خۆتان دەزانن دوێنێ محکەمەی فیدرالی بڕیاری خۆیدا و ئەو داواکاریەکە تەقدیم کرا ڕەت کرایەوە بە چاوەڕێ دەکەن لە زووتر کاتدا ئەنجام بدرێت. سوپاس.